ئاوازێکی نەمر بۆ دوا گۆرانی سەیوان، بۆ دوا کۆچی کابان. ئەدوت ئەم بەهرەی هونەرە هەر لەسەرڕا گەردوون لە گەروی نووسیون. دەنگێکی هێمن و نەرم و ئاوازی ئارام و هێدی، وەک پلوسکی ئاوی چیا لە شەوێکی پاشبارانە، یا وەک خشەی نازیگەڵا لە بەردەم شنەی بەیانە، یا لەنجەولاری نازدارێ بە شەقامی کانێسکانە، یا خورپەی گیانی مەستی شەو بێداری ئازار و ئەوی ئازار، یا هاژەی قەڵبەزەی ئەشکی شەوی جودایی نازەنین. گۆرانیەک تەڕ و فێنک وەک ئاوی مەرکانەی جاران، وشەی بەزۆس وشەی بەسۆز هەر وەک دواوەسیەتی یاران. چریکەی مەست وەکو بولبولی لە گوڵ دوور، یا تامی ماچی جێژوانی دوو لێوی سوور. جیهانێکە پڕ لە ئەفسوون پڕ لە جوانی، وەکو دڵداری شەوانی چیای گۆیژە و سلێمانی. ئیتر تۆی شەیدای نیشتیمان ئەو کاتانەی ماندووی جەستەت ئەتەنێ، سەروەختێ کە خەم لە گیانتە بە ئازار و ژانەکانت پێەکەنێ. ئەو ساتانەی ئاڵۆزیەکانی گوزەران دەستیان لە بینت گیرەکەن، ئەو دەمانەی کە حەوسەڵەی کوردەواریت ئەشێوێت و دەنگ و ئاوازی ناساز و زڕ و بێتام هەست و هۆشت زویرەکەن. ئەو چرکەی بێزاریەک وەک مۆتەکە چنگ گیر ئەکات لە ژیانت، بیرکردنەوەت ماندوو ئەبێ و دێنەوە یەک پێڵوەکانت. دەست ئەدەیتە ڕیکۆردەرە کۆنەکەت و کاسێتێکی ڕنگ بزرکاوی سەرەخەی بەدەم دەنگی نەرم نەرمی کابانەوە گیانە لە پرخەی خەوی خاومدا. سەرەخەیتە سەرسەرین و نووستن لەگەڵ خۆیدا دبا بۆ جیهانی خەوی خاوت. لەو کاتەدا هەر خواخواتە نازدار بێت و هەردوو پێی ناسک و نەرمی بنێتە سەر هەردوو چاوت.